34 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان و دەواازەی ڕاپەڕین لە ڕانیەوە تێپەڕی، بەڵام لە ڕانیە پرۆژە تەواونەکراوەکان هێندە زۆر بوون وەکو گۆڕستانی پرۆژەکانی لێ هاتووە. ڕاوەماسیش لە 20 ئەم مانگەوە قەدەغە کراوانەی بە تەمای ڕاوەماسین دەبێت چاوەڕێ بکەن 3 مانگ. ئەمانە چەناواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. 34 ساڵ بەسەر ڕاپەڕینی بەهاری 1990 خەڵکی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. یەکەم تەقی ئەو ڕاپەڕینەش لە ڕانیەوە دەنگی لێ هات، بەڵام ئێستا سنووری ئیداری ڕاپەڕین پاش 34 ساڵ لەو ڕووداوە بووە بە گۆڕستانی پرۆژە تەواونەکراوەکان. کارگەی شەکری بتوێن و نەخۆشخانەی 290 قەرەوێڵەیی ڕانیە و پرۆژەی دووسایدی 4 قوڕنە بۆ دوکان و پردە هەڵواسراوەکەی قەڵاتزێ و جووتسایدی دەربەند جاراوە بەشێکن لەو پرۆژە سەرەکیانەی بە تەواونەکراوی جێهێڵدراون و بەشێکیشیان ئەو بەردی بناغەیەشیان نەماوە کە بۆ مەراسیمی کردنەوەی پرۆژەکە دانراوە. ئەم پەراوێزخستنەی سنوورەکە وای کردووە بەشێک لە دانیشتوانیە و دەڤەرە گلەییانەیە و دەڵێن ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد خۆش بژین. لا قەزای سەید سادق 400 خێزانی کەم دەرامەت جلوبەرگی زستانەی هەمە جۆریان بەسەردا دابەش کرا کە لەلایەن ڕێکخراوی UNHCR-ەوە بۆیان دابین کرابوو. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سەید سادق لە ڕێگەی هۆبەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کاری دابەشکردنەکەی لە ماوەی 3 ڕۆژدا ئەنجام داوە. هەڵمەت حەمامین بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سەید سادق بە 964 ڕاگەیان. ئەم ساڵ یەکەم جارە هاوکاری بەسەر ئەم خێزانانەدا بەش دەکرێت کە 400 خێزانی هەژار و کەم دەرامەت لێی سوودمەند بوون. وتیشی زۆربەی جلوبەرگەکان زستانە بوون، منداڵان و ژنان و پیاوانیش لێی سوودمەند بوون. کۆنترین گۆڕهەڵکەنی شارەکەیە و 50 ساڵە بەبێ جیاوازی نەتەوەیی خەڵک دەخاتە گۆڕەوە. ئەوە چیرۆکی نووری مەدحەت ناسراو بە مامنووریە کە کۆنترین گۆڕهەڵکەنی دووسقورماتووە. وەکەوەی مامنووری بە 1964 وت 50 ساڵ دەبێت کار و پیشەی بووە بە هەڵکەندنی گۆڕ و زۆربەی کاتەکانی لە گۆڕستان بەسەردەبا و هەر کەسێک بمرێت دوای ماوەیەکی کەم سپاردەی خاکی دەکات. بۆ پێی لە خورمات و کورد و تورکمان و عەرەب دەژین، بەڵام ئەم جیاوازێنەتەوە یەک گرفت نییە لە بەردەم مامنووری. وەک دەڵێت هەرکە بە کفنی سپیدان پۆشی دەینێژم. مامنووری بەهۆی هەڵکشانی تەمەنی تااقەتی جارانی نەماوە، بەڵام مشورخۆری مردووانە و ئێستا تیمێکی گەنجی 12 کەسی لە هەر سێنەتەوەکە پێکێناوە و سەرپەرشتیان دەکات بۆ ناشتنی مردوەکان. بۆی مایسترۆی ئەو تیمەیە و شوێنی گۆڕەکە و شێوازی هەڵکەندن و ڕازاندنەوە و شاردنەوەیان پێدەڵێت. وەزارەتی کشتتوکاڵ بڵاوی کردەوە لە پێناو پاراستنی سامانی ماسی بڕیاردرا بە قەدەغەکردنی ڕاوەماسی لە ڕێکەوتی 23 2025ەوە تاوەکو 26 2025 بەو پێش بێت لە 21 6 2025 ڕاوەماسی ئاسایی دەکرێتەوە و قەدەغەکە 3 مانگ بەردەوام دەبێت. هەرچەندە شەوی ڕابردوو وەزارەتەکە بڵاوی کردەوە کە قەدەغەکە لە دەی ئەم مانگەوە دەست پێ دەکات، بەڵام لە ڕاگەیەنراوی ئەمڕۆیاندا ڕاستیان کردوتەوە دەڵێن ئەوەی شەوی ڕابردوو هەڵەی چاپ بووە. سەرنجتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 دوانیوەڕۆ ڕوویداوە بەهۆی ئاگرێکەوە زیاتر لە 100 پەلەوەر لە جۆری جیاواز لە کێڵگەیەکی پەلەوەری لە سنووری زاخۆ گیانیان لەدەستدا و مردار بوونەتەوە. ئەڤیندار عیزە وتەبێژی بەرگری شارستانی زاخۆ بە 964 وت ئاگرەکە کۆنترۆل کراوە، بەڵام ژمارەیەکی زۆر پەرەوەر لە ناوچوون. هەرچەندە بەرگری شارستانی هۆکاری ئاگرەکەی نەزانیوە تاوەکو ئێستا یاخود ئاشکرای نەکردووە، بەڵام خاوەنەکەی دەڵێت لە شۆرتی کارەبا بە دەر نییە ئەم ئاگرێکی کەوتوتەوە ئەو زەرەر و زیانی پێداوین. زەرەر و زیانەکان زیاتر لە 100 جۆر پەلەوەر لە مریشک، کەڵەشێر، قەل، قاز لە کێڵگە پەلەوەریەکەدا لە ناوچوون و مردار بوونەتەوە بەهۆی ئاگرەکەەوە، بەڵام ئاگرەکە کۆنترۆل کراوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. کاتێکی شات بۆ هەموو لایەک.